بینەرانی عزیزی کورسات سەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنمەیەکی نوێی وێنەگرافی دێنە و دیداری ئێوەی ئەزیز و خۆشەویست کەسایەتی خۆشەویست و دووسەر کاک شێخ محەممەد شێخ عەبدولکەریم سۆڵەیی ئەم هەفتەیە میوانی بەرنامەی وێنەگرافیە. کاک شێخ محەممەد یەکێکە لەو کەساتیانەی کورد کە ساڵانێکی زۆرە لە چەندین بواردا و لە چەندین وێزگەی جیاوازی ژیانی خۆیدا توانیوەتی خزمەتی گەورە بە کوردستان بکات. ساڵانێکی زۆر مامۆستا بووە وەکو مامۆستا و پەروەردەکار خزمەتی کردووە و جێدەستی دیارە. لە بواری سیاسیدا هەر لە تمەنی منداڵی و تێکەڵی سیاست بووە و لەو بوارەدا خزمەتی کردووە ساڵانێکی زۆر لە ڕێخستنە دێرینەکان کاری کردووە لە سەردەمی بەعزدا 2 جار سزای لە سێدارەدانی بۆ دەرچووە. هاوکات نووسەرێکی دیارە و خاوەنی زیاتر لە 12 کتێبی چاپکراوە، خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەندی وێنەیە و سەدان وێنەی جوان و نەبینراوی هەیە. هەوڵ دەدەین لەم بەرنامەیە ئەوەندەی کە بتوانین تیشک بخێنە سەر ئەزمموی کاک شێخ محەممەد سۆڵەیی و سێری هەندێک لە وێنە نەبینراوەکانی بکەین و باز لە چیرۆکی ژیانی خۆی بکات. کاک شێخ ژیانم کاتت باش. کاتی ئێوە باش. زۆر زۆر سپاس بۆ جەنابەت، چاوان ڕوون بوو. سپاس بۆ ئێوە. ئەحواڵت چۆنە؟ تەندروستی چۆنە ئێستا؟ کەلعادە باشین. ماوەیەک تەندروستیت باش نەبوو ئێستا؟ وەڵا ئێستا باشم هەروە بێت. ئەلحەمدولیلا. تەمەنمان هەیە ئینشەڵا هەر باشە بیت. هەمیشە هەر گەشاوە هەر جوان بیت. هیچ لەگەڵ تەمەن ناکرێت. زیاتر بە چیوە سەرقاڵی؟ ماشەڵا کتێبخانەیەکی جوانت هەیە. زیاتر بە خوێندنەوە بنووسین. زیاتر بە خوێندنەوە بنووسین. ڕۆژان هەناوم کتێبخانەیە؟ هالی لەگەم لە دەرەوەی مێزوو کورسێکم لە دەرەوە. بەڵێ. کتێبخانەیەکی گەورەت هەیە. شوێنەکەت خۆشە و خۆش کتێبت زۆرە. ئەو ڕۆژەش هاتم ینی هەر خەریکی خوێندنەوە و خەریکی نووسین و ئەوانی بەبەردەوە. دەستەکان خۆش بێ، تەمەند درێژبی، تەندروست بی ئینشەڵا هەموو کار. لەگەڵ ئێوە لەگەڵ هەموو. زۆر سپاس. من پێم خۆشە بت بەمەوە بۆ چیرۆکی خانەوادەی ئێوە لە سۆڵە. تۆ دیارە لە سۆڵەش لەدایک بووی خۆت. وەکو شێخەکانی ئەوێ چیرۆکی بنەماڵی ئێوە یان خانەوادەی ئێوە بۆ شو ئەگەڕێتەوە؟ ئێمە من کوڕی شەولکەریمی شێخکەریمی شێمحەممەی شێغڕەزای شێمحەممەی شێغڕەزای دووهەم و شێخ محەممەی باڵدرێژ کوڕی شێغڕەزای دێرێژەیە لەوێشەوە ئەو کوڕی شێخ ئیسماعیلی ولیانی و لە شێخ ئیسماعیلی وان بۆ شێخ محەممەی نوێدێ و هەتا ئەچێتەوە سەر بابە ڕەسوولی گەورە و شێخ ئیسای بەرزنجی. ئەمە تقریبا شەجەرەیەکە ینی تەوانەمە زۆرە بێت تقریبا بڵین بە دەوری 22 پشت ئینجام ئەگەینەوە سەر شێخ ئیسماعیلی ولیانی. تۆ لە سۆڵە لەدایک بووی، پێما بێت لەو سەرەتایشەوە خوێندن و ئەوانت لە حوجرە بوو. من سەرەتا باوکم دەستی گرتم بۆ خوێندن و دەستشی بەرنام هەتا ئەمری خۆی کرد. ئێتر من لە سۆڵەوە لە حوجرەی سۆڵەوە لە هەیوانی مزگەوتی سۆڵەوە لە هەیوانی خۆمانەوە کە وەختەمە تەکیەمان هەبوو باوکم ئەهەمیەتی بە خوێندن و بە مناڵەکانی ئەدا گرنگی زۆری بە کاکە عوسمانم حاجی عوسمان کە ئەمری خۆی کرد لەگەڵ منا زۆرە مەبەستی بە زۆر من کەەوە بکەم کە بە خوێنارم بچمە بواری خوێندنەکەشم ئەویز لە ڕێگەی دەستی ئاینیەوە. تەمانی ترکە من لەو فترە زەمەنیا کە لە حوجرە خوێنومە چەندین دێ چوون بۆ خوێندن، دوای هاتووەتە سلێمانی، لە سلێمانی چەندین مزگەوتم کردووە هەر بۆ خوێندن هەتا ساڵی تقریبەن 58 وازم لە فەقێتی هێنا و چیتە قوتابخانە؟ چوومە قوتابخانە. قۆناغی سەرەتایی و ناوەندی و ئامادەیشت هەر لە سلێمانی تاوا کردو. بەڵێ. ئەمە وێنەیەکی جەنابی باوکت دیارە وێنەکە وێنێکی دیێدینە؟ ئەمە وێنەی باوکمە. بەڵێ ئەمە وێنەیەکە باوکم لە پیاوێکی خوێنەوار بووە. بەڵێ پێ خوێنەوار و شێخی ئیرشاد و پیاوێکی خۆشەویست و کۆمەڵایەتی و لە هەرچیڕەوە کە تۆ ئینیکەی باوکم کەسێ بوو وەکو باوکی شێخەکە کە هەمەی سۆڵێکێک بووە لە شێخە هەرە دیارەکانی مەنتیقەی قەرەداغ و کوردستان. ئەمە وێنەیەکی دایکتە. دایکی کێ بوو کاک؟ دایکی شمەر ئامۆزای باوکمە هەر لە هەمان ئاسمایل و لەمان خانەوادێ. چەند خوشک و برابوون ئێوە؟ ئێمە 4 برابووین لەگەڵ 5 خوشکە. ئەمە وێنەیەکی
ئەو وێنەی کاکە عوسمان بەڵێ پێما بێت لە دوای باوکت ئەم لەسەر ئەم لە تەکیەکە بوو سەرچێکە دانیشتۆ بڵێ ئەم لە سەر تەکیەکە دانیشتۆ پۆزنیشتە تا لەم ساڵی لێنە ئەمریخای 2023 ئەمریخای کرد ڕۆحی شاد بێ ئەمە ژوێنەیەکی کترە پێما بێت لە ئەوە براکان برامە کاگرەتیفمە لە کاکەم بچووکترە ئەیش هەر خوێنوار نەبوو بەڵام پیاوێکی تۆ چەندەم براوی کاشێخ من سێهەم سێهەمی بەڵێ بەڵێ هەم وێنەیەم پێ خۆشە پیشانی بە وێنەکە گەڕێتەوە بۆ ساڵی 67 لە سۆڵەی دەربەن ئەم ئەمە کەسایەتە یەکیان خاڵەمە شەو ڕەحمانی سۆڵە بینی برای دایکم یەکیان شەحاج شەکاکەڕزای کۆیکە کۆیک لە بازیانە ئەوتیشان کاکە حەمەی شەخسایی مامەمانە ئەو کوینیان وێنەیەکی جوان و یادگارێکی جوانی ئەو ساڵانەی سۆڵەیە دیارە تۆ جەنابەت لە هاتوونەتە سلێمانی وە لێرە شتویتە قوتابخانە ناوەندی و پێما بێت ئامادەی سلێمانیشت تاو کرد هەر خۆناغی سەرەتایی و ناوەندی و ئامادەیم لە سێنانی تاو کرد لە ساڵی 67 تاوام کرد تقریبا 67 تاوام کردو 68 بەڵا زۆر باشە ئەم وێنەیە وێنەیەکی سۆڵەیە ساڵانێکی 50 ساڵ پێش مە لە ناو سۆڵای ژیراوە لە بەردەمی دیەکەمانە ئەم وێنێ شەروێنەی دوو کەسایەتی ترن پێما بێمەشەر لە سۆڵ کاتی ژنێنانمە ئەوە شخصی مامەوەش خۆم لەبەر ماڵی خاڵەمە ساڵی چەند ساڵی 67 ئەمە ژوێنەیەکی تۆیە هەر لە پێما بێت لە سۆڵێ وێنێکی جوانی ئەو ساڵانێ ئەم وێنەیە وێنەی کۆمەڵی کەسایەتی سۆڵەیە وێنەکە ئەگەڕێت بۆ 1960 دیارە ئەرشیفی مامۆستا شێقارە بەڵێ ئەمە لە ئەرشی مام شێقارەوە تەوان مەجموعەیەکن خۆم ئەوەیان کرد دیارە کۆمەڵی خزم و ئەو محیدینی برامە ئەوە ئێستا ڕەنگە نەتوانم ناوی هەمیان ئەوە مارشی خاڵەمە وێنەیەکی جوان و وێنێکی جوان بەڵام بەخواتە زۆر یادەوەریکی جوانە بە ئەوە مارفەوە کۆمەڵێکن ڕانی گەنجی ئەو ساڵانەی سۆڵە و دێلش بەڵێ ئەم وێنەیە ساڵی 67 چەپەچنارەیە بەڵێ تاوانەوەی کە لە پێشەوە وەستاوە نەکی لەسەرت تویت ئەوە یەکیان منم یەکیان مامۆستا خال یەکیان عەبدولی مامە یەکیان کە مامۆستا خال لە دواوەیە ئەو ئەملایەن کە منی خاڵەمە ئەوە برایمی خاڵەمە ئەوە کاک سدیقە ئەمە ئەمووی هەر خزمانی کە سوکاری ئەوەیە بەڵێ ئەم وێنەیە وێنەیەکی زۆر کۆن نییە کۆمەڵە کەسایەتی تایە ئەوانش چێن کات وەڵام ئەمانە ئەوە کاک سدیقە ئەوە کاکە حەمەیە ئەوە کاکەمە ئەوە خۆمم ئەوەی ئەم لاشەوە هەر ئامۆزامانە وادەم شەحەسەنە بەڵێ تۆ لە دوایەوەی کە ئامادەی تاواوکە یان گەر پێشەوە قۆناغی ئەوەی کە ئەچیتە زانکۆ تۆ لە کۆتایی پەنجاکان دەستەکەی بە خوێندنەوە تێکەڵی خوێندنەوە نووسینەوەوانە ئەبی و هەر لەو ساڵانە لە ڕێگەی حەزبی شوێعیەوە تێکەڵی سیاسەتی شەبیت چۆن تێکەڵی سیاست بوویت وەڵی من لە بەهۆی لە 58وانە بەوەی پێش 50 بەوەی کامیلی خاڵەمە وەختە شوێعی بوو تەلەبە بووین کە بەیانێکی بۆ هێنام لە ڕێگەی بەیانەکەەوە ئیتر تقریبا بەیانەکە وەختە بەیانی حیزبی شوێوی حیزبێکی تر بوون یانیان بۆ بخێنمەوە ئیتر دوای ئەوە من لە 58 ئیتر پەیوەندیم بە حیزبی شوێعیەوە کردووە هەتا وەکو ساڵی 64 من کادرێکی چالاکی حیزبی شوێعی بووم ڕاستی بۆ لە 63 دیارە لە دوای کودتاکەی بەحس و ئەوانە تۆ دەستگیرەکرێی پێما بێیان دەستگیر کوردتا دەستگیر نەکرام دەستگیر نەکرام بەس ئەلقا خەبزم بۆ دەرچوو بۆچی امتحانی بەکەلۆریمان هەبوو لە سلێمانی نەمتوانی بۆ امتحانەکەم چکە ئەلقا خەبزم دەرچوو برادەرێکمان گیرا بوو لەو ڕێکخراو لەو خزمەی حیزبی شوێعی گیرا ئەمەری
معروفیان پێ ئەمەرینانەوەیان پێوت کە ژیرا ئەترافی لەسەر ئێمە کردو ماڵ دومانەگەڕا منیش ماڵم نەبوو لە قسمی داخلیوان نەبووم ئیتر عەزیز مەحموود بەڕەحمە مامۆستا عەزیز مەحموود ڕەفیقم بود کاغەزی وەنا ڕێ کاکە مێر و ماڵ عومەر بە دواتان ئاگەرێ ئەگیری ئیتر نەمتوانین شەوە ئیمتیحانی سەری ساڵ باش امتحانەکەم فەوتا ئیتر تاوان پرسیارم بە ئەوتە شێخ حەسەنی مێردی پورە حەلاوم قار کردم لەوێ بوو وتم شتێکی وایە وتی مەحەمە ئەوە باسە ئەوە حیزبی شوعی هەموو کوشت تۆ ئێستا بچیتەوە بەردەستی وەڵا لە ساسە تۆشە کوژن لەبەرەوە واجی لێبێنە ئەم وەزا هەروە ناڕاشاکە بێت ڕاست لە دوای ئەو بارودۆخەکەی بەسەر شوێیەکانە و ساڵانە بەعەتێتە سەر حکوم و بارودۆخی عراق دیارە بە بەردەوامی گۆڕانکاری بەسەرا هاتووە تۆ گۆڕانکارێک لە بیر و باوەڕی تۆ ڕوئەیە و ئەو ساڵانە چتە ناو پارتی دیموکراتی کوردستان من لە ئەو عەزیز مەحموود کە ڕەفیقی تەلەبێتی بووین ئەزور بەخشی سەر کورسیەکە بە ڕێحلەکان بەدەمێکەوە دانیشتین ئەو هەر هەوریا دایکی ناوی پورە خورشە بوو ڕۆژێکیان چوومە ماڵی وتی دایەوتی ئەزانی ئەمە شێخ محەمە کوریشیەوەتی کوریشیەوەتی کوڕی لە شێخانی سۆڕۆینی شەڕ ڕەزای دێ لێژێ وتی ئەزانی چی شەوتی چیوتی شوێ ئەڕۆ کوڕی شەڕ ڕەزای دێ لێژۆنە شەڕ ڕەزای دێ بێ شوێعی بێ کورە ڕۆڵەمەیە لە شوێعی بێ ئیتر ئەو تەسیری هەر لەسرم بووتی بەخوا بۆتەکەم بە پارتی خەمنێ بە پارتی بوو ئەو مەسوولی مەکتەب منی مەسوولی هەردووکمان مەسوول ئەو هیچ حزبی شوێعی و منی هی پارتی بوو ئەو هی پارتی و منی حزبی شوێعی بوو وەڵا دەیتر لە مینا کە زانیم سیاسەتی حزبی شوێعی لەگەڵ شۆڕشی کورد و لەگەڵ مەسەلەندەوەیەکە خراپە ینی بەڕاستی وەکو پێویست هەستمە کرد کە ئەمە ئەوەی کە من خەمیم لە خەمیا بووم کە مەسەلەی نەتەوەیمانە بوو حزبی شوێعی تەماشامە کە دزەی لێکە بەنەوە ئەشتر هەڵسوکەوتەکەن ئیتر لەوە بڕیارم ما واز لە حزبی شوێعی ئیتر لە نیایەتی 63 لە 64 ئیتر بەتاواتیات من حزبی شوێعیەنە چوومە ناو پارتیەوە باش لە دوای تاواکردنی ئامادەی لە زانکۆی بەغدا وەرەگیری ئەچیتە بەشی کوردی لە کۆلێژی ئاداب ئەوەدار کولێ لۆغاتیان پێوت کە چوینە لۆغات دوایی ساڵی دووەم چوینە کولێ ئاداب ئیتر بەشی کوردی گوێدرایە بۆ ئەوێ لەمە لە بەشی کوردی لە کولی ئاداب بوو 4 ساڵیش لە زانکۆی بەغدابی ئەمە وێنەیەکی ئەو ساڵانەی کە لە بەغدابووی لە بەردەم تەخەڕوجمانە ئینی تەخەڕوجەکەمانە دیارەوە ئەو خوێندکارانن کە بەیەکەوە لەوێ بوون هەندێک وێنەی و ساڵانم لایە کە لە زانکۆ بوویت ئەمە وێنەیەکی تۆ کۆمەڵێک لە هاوڕێکانتن ئەمانە کۆمەڵێکن لە هاوڕێکان و ئەوم دکتۆر قارە ئەوە فایقە ئەوە بڕان شەرعیە ئەوە فاروقە ئەوە شتێک هەر ناوی فاروقە ئەوش خۆم لەسەر ئەمسەرەوە ئەمە ژوێنێکی تۆ هاوڕێکان لەوێ هەر لە کولیە گرتومانە کۆمەڵێ لە هاوڕێکانم لە هەردوو قاری تایە هەردوو خاوەر هەردووشیان ماوەتین چیان دکتۆر دوشیان وازم هەرماوە تەمان دکتۆر قاری ئێستا دکتۆرەتی جامعە باش ئەم وێنەیە وێنەیەکی جوانی و ساڵانەی زانکۆیەوە ئەوی کە من تیا ئەناسم دکتۆر مارف خەزنەدارە بە ڕەحمەت بێت تەمەنی گەنجی ئەمە چون بۆ سفرەی حلە لە سفرەی حلە ئەومان لەگەڵایە و مامۆستاتان بوو دکتۆری جای چۆن نەک مامۆستا هەموو شتێکمان بوو ڕۆح شاد بێ مامۆستایکی گەورە بوو ئەم وێنەیە ژوێنێکی ئێوەیە دیارە تۆش دەستی گرتووە لە ناوەڕاستە هەڵە پەڕی بەجێی کوردیەوە 11 ئازارە ئەمە من و کۆمەڵێ لە هاوڕێکانمان لە ئینی ئاهەنگی 11 ئازارە هەڵە پەڕن بەجێی کوردی ئەم وێنەیە وێنەیەکی زۆر جوانی تۆ و کاک فریات فازلە لە تەمەنێکی گەنجیە هەیەتە ئەو تەمان ساڵێ دوای هاتە لا ئێمە لەوەتر لێوە بووین بە ڕەفیقیەک لێوێکمان ناسیەوە لەگەر کاک فریادا ساڵانێکی زۆر ئێگەناسن لە وەختەوەیەکمان ناسی هەتا ئێستش هەر ڕەفیقیەک و خۆشەویستی ڕێز و خۆشەویستیمان بۆی هەیە ئەم وێنەیەش وێنەی دانیشتنی کۆمەڵێک لە هاوڕێیانە ئەمە لە بەسڕەیە باش ساڵی ئەخیری ساڵی خوێنمانە سەفرێکی بەسڕەمان کرد ئەوە کۆمەڵێ لە هاوڕێکانمە لەوێن چوینە ئەو تەمان زۆریان نەماوە
لە ڕاستیە داخۆ ڕۆحیان شاد بێ ئەو وێنێ تەمەنی زۆرە ئەم وێنێ شوێنێکی ئەسەری ئەو کوێ ئەمە سەردەمی چوونمە بۆ لە حی بمەوە ئەوە چوون بۆ خێزر بۆ سەفرە بۆ بڵێم بە سەیران چوین ئەجا لەو ئەوە لە هینی ئەو خێزڕای گیراوە شوێنی شوێنەوەی زۆر کۆنوینە دیارە تۆ لە هەندێک لە چالاکیەکان یا لە زۆربەی چالاکیەکانی ئەو ساڵانە بەشداریت کردو ئەمە یەکێکە لە چالاکیەکانی ئەو ساڵەوە تۆ شتێکی خوێنیتەوە جا نازانم وتارە یان ئەمە وتارە ئەم وتارە لە ساعتی حستەری خوێنە لە ئاهەنگ بڕێنی تەخەڕوجا بوو هەموو لە هۆڵەکە هەموو داوت کراوە من وتارێکم نووسی بوو ئەو ساڵە و فەیلەکانیان دەرکردبوو کە وتارەکەم خوێنەوە تاڵوێسی بە ڕەحمە بە لێ بوو طبعا کەمەڵ وتارەکەم خوێنەوە دیفاعم لە فەیلەکان کرد کە ڕەفیقی تەلەبێ و هینیان کردی دیارە و ساڵانە لە یەکێتی قوتابیان چالاک بوویوە لە زۆر لە کۆنگرەکانی یەکێتی قوتابیانیش بەشداربی ئەمە کۆنگرەی ئەمە یەکێک لە کۆنگرەکان یا ئەمە ئاهەنگی ئەمە یەک کۆمەڵی مەسئولینی ئەو کاتەی پارتی تێدایە ئیتر لە عادل مراد و حەمەد ڕەزا و کۆمەڵێنەوە من لێیان مراقبم لە دیارەینەکەم بەڵێ ڕاست ئەم وێنێ ژوێنێکی زۆر جوانە ساڵی هەفتا گیراوە نەدوەی یەکێتی نووسەرانی کورد لە بەغدا دیارە جەناب لەگەڵ پرۆفیسۆر عەزەدین مستەفا ڕەسووڵی ئەمەی ئەم سەری سڵاحشوانە ئەوەی لای سڵاحشوانەوە منم ئەوی تریژەوە دکتۆر عەزەدینە وێنێکی جوانی ساڵی هەفتایە ئەم وێنەیە وێنێکی کۆنگری یەکێتی قوتابیانە لەکوێ ئەمە لە ناوپردان لەگەڵ پێوە وەستاوە جەوهەرنامەخە بەڵێ ئەوەش تەوان تۆش لە دوا لە تەنیشتەوە دانیشتمە بەڵێ ئەوە منم کچان و بەڕێت کوڕان و هەموو بەشدار کۆنگرێکی چاک بوو ئەم وێنێ شەروێنێکی تری پێما بێ هەمان کۆنگرێ هەمەکە و هەمووی ئەوە شەر جەوهەرنامەخە بە پێوەستاوە قسەکە من لە تەنیشتی وەستاوە ڕۆ ڕەفیق بووین دیارە تۆ لە کۆتایی ساڵی شەستەکانەوە لە 69 تر دەستی کرۆ بنووسین لە زۆر لە ڕۆژنامە و لە گۆڤار و لەوانە ئەو ساڵانە لە هەفتاوە شتەکان شتە بڵاو کردوتەوە من لە بالضبط لە تقریبا لە 68 کە چوومە بەغایی تر بوو بە ساڵی نووسین و ڕۆژنامەگەری و ئیتر بواری بە بەردەوامی لە گۆڤارەکانە لە جەریدەکان ئاشتمە نووسیشتی بکرد ئەم وێنەیە وێنەیەکی تۆیت بەڵام وێنێکی تا ڕادێک سەیرە نووسراوە پشتدەی شانەخسی سوورەت زێ ناوچەی ئالان ئەو چی ئەکەی لێ ئەمە لیژنەی مەجموعی علمی کوردی بوون لە ساڵە کە چوین بۆ منتیقەی شارباژێر و خەراخیان بێ مەسپارد و چیتانە کرد دکتۆر کەمال مەسەر بە ڕەحمەت بێ ئەو من و ئەنوەر قادرجاف و برادری تمان ناوی حەسەن بوو لەگەمەنا دایاننا لە لیژنەیە کە لێرە لە سلێمانی مامۆستای شەمەحمەدی خاڵسە پەرشتی لیژنەکەیەکی مەجموعی علمی کوردی فۆلکلۆرەمان کۆ کردەوە فۆلکلۆر ئەنی وەکو وێنە یان وەکو کەلوپەلو ئەم شتان یا وەکو کەلیمات وە کەلیمات بەگەڕاین بە هەموو دیهاتەکانە ئەنجامی ئەو پرۆژێ چی بوو باشترین شت بوو یانی شتێک بوو زۆر ئەگەر ئەوە کتێبێک من لەسەر دەرکردووە گەشتنامە گەشتنامەیەکێکە لەو کتێبانی کە باسی ئەو بەدوور درێژی باسی ئەو ئینەکەم پرۆژێکی جوان و گەورە بوو بۆ ساڵانە ئەم وێنێش پێما بێ ئەمە لە شاناسی گیراوە لە هەمان ساڵایە کاگێ شێخ تۆ لەو ساڵانە کە لە زانکۆبی پێما بێ بەشداری شانۆیەکت کردووەکو ئەکتەر بڵێ بووکی ناکام بڵێ ئەمە ئەو شانۆییە ئەوانە شوێن لەگەڵت وەڵاو فریادی تایە و فازڵە بڵێ ئەوە بووکەکە گۆزار عەبدوڵڵایە و بڵێ لەمە لەکوێ پێشکەشتان کرد ئەمە لە قایسات حسەری پێشمان لە بەغدا ئەم وێنێش هەرەمان شوێنێک کاک حکمەتین دیشتان حکمەتین لەمانە حکمەتین تایە ئەو حکمەتین حیمایە باسی چییە کرشانەوەیەکە باسی شەریش گۆرانە بووکی ناکام بەڵێ ئەم وێنێ جوێنێکی جوانی و ساڵانەیە ئەمە هەر کولێ ئادابە بەغدایە بەڵێ بەغدایە
مناسبەکە چییە بیرن نەما وڵا هەر لە حوشە گرتومانە وەک دانیشتوی مەجموعەی برادر تقریبا ئەزانم کۆڕێکەمە لە کۆڕێکایە گرتومان چکەوە ئەنوەر مەحموود لە هەمووانێ و دانیشتوی ئەم وێنێ پێ جوانە وێنێکی تقریبا تەمەنی کامبوونی ئەو ساڵانە کە چوومەتە کوردی ئەم وێنە ژێرا ئەو بۆین باخەم هینی ئاهەنگەکە بۆم دەرچوو وێنەیەکی زۆر جوانە یەو ساڵانەی تەمەنی تۆیە زۆر باشە کاک شێخ دیارە تۆ لە دوای کە زانکۆ تەواوکەیت دا ئەمەزرەیت وەکو مامۆستا لەکوێ دامەزرایی لە دوو جار دامەزراوم جارێکیان کە دامەزرام پەیوەندیم نەکرد چوم بوومە پێشوەرگە کە ساڵی چوار دوایی کە هاتمەوانێ لە 75 هەر لە وەزای تربێتدان مەزرانمەوە بۆ کوتیان نارمەوە لە کوتی شوێنارمیان بۆ قەزای حەی لە قەزای حەی پێما بێ ساڵانێکیش لەوێ مامۆستایەتیت کردووە 75 تا 80 من لەوێ بوو ئەمە وێنێکی ئەو ساڵانەیە کە لە قەزای حەی بوویت و لێ مامۆستا بوویت ئەو خۆم حەینی برامە کەسی کوردی لەگەڵا نەبوو مامۆستا باشە مشعی مامۆستای ئەمە شەر لە حەی شەر لە حەی گیراوە مەزاری سعید گیراوە پێما بێ 6 ساڵیش لەوێ مێنی تۆ ئەم وێنەیەش هەر ئەمە هەر ئی مامۆسایانە لەگەڵ مامۆسایانی عەدادی حەی ئەم وێنەی وێنێکی جوانە پێما بێ ئەمە دایکتە ئەمە دایکمە لە حەی هاتوو وەلات بەسەردان بۆ ئەوێ وێنەیەکی جوانە وێنەکان زۆرن دیارە مناڵەکانیش پێما بەهێنێکیان لەوێ لە دایک بوون یا لەوێ خوێندویانە بەڵا یەک بەڕێسەمان لەوێ لە دایک بوو مەسەوە مناڵەکانن وردن دیارە لەوێ چوونەتە قوتابخانە بەڕێسەمان لەوێ لە دایک بوو لە 70 ئەم وێنەیە شەر ئەم وێنێ مامۆستا عوسمانەوە ئەوش بە نەقڵ بوو بۆ ئێوە لەگەڵ من و محیدینی برایەوە ئەوش بڕێسەیە بەدەستیەوە دیارە کاک شێخ لە دوای ئەوەی کە لە قەزای حەی ئەگوازرێتەوە بۆ سلێمانی لە هەشتاکان لێرە چویتە کوێ قوتابخانەیە خەبات لە خەبات بووی چەند ساڵ لە خەبات بووی وەڵا تقریبا 3 ساڵ لێمە تا 83 ئەم ستایلی وێنانە دیارە وێنەکانی تۆن لە قوتابخانەی خەبات بەس ستایلی وێنەکان زۆر جیاوە درێژ و زۆر بەکەمی ئەمەم بینیوانی ئەم شێوە چاپکردنە ئەمە وێنێکی ئەو کاتانەیە من و مامۆستا کەمال و ئیسماعیل سەمەدە لە گەڵ قوتابیەکانە وێنێکی جوانە ئەی ئەم دوو مامۆستایەکیان لەگەڵت ئەوەش مامۆستا شیروانە ئەویشان مامۆستا کەمال جەلالە وێنێکی زۆر جوانە ئەم وێنێش ستافی مامۆستایانی قوتابخانەی خەباتە ساڵی هەشتاکان ئەوە تقریبا هەموو مامۆستاکانن بە مدیرەکەشمانەوە وەختە منون کەمال جەلالە حەمیدە نورەدینە ئەوە مەجموعەیەک کێ بەڕێوەبەر بوو ئەو کە من چوم ئەو ئیسماعیل سەمەد بەڕۆ ئەمە شەر وێنێکی قوتابخانەی خەباتە قوتابیەکانیشمان لەگەڵای مەجموعەیەک لەگەڵ مامۆستاکانە بەڵێ دیارە وێنەکان زۆرن پێم خۆشە ئەم وێنێش پیشان بەم کە گەڕێکی ئەو کاتی خەباتە بەفێکی زۆر باری بوو گەڕێکی خەبات و لە قوتابخانەکەی لە دوای قوتابخانەی خەبات چوویتە کوێ چوومە زانستی هەر بەردەوام بووی لە مامۆستایەتی تا گیرام لێەوە ئەم وێنانم لەلایە دیارە وێنەی ساڵی هەشتاکانە هەنیشان لە قەرەداغی گیراون ئەم وێنەیە ئەمە لە ئاوایی شێخ مستەفا شێخ جعفەری تایە بەهادینی تایە چەند کەسێکین لێەوە شەحسەینە مامۆستا شەحسەین بەڕێوەبەری تەربیە کاک شێخ جعفەر بڵێ کاک جعفەرە و بەس سەردانی مەچوو بووم بۆیە ئەم وێنێش تەسەورەکەم ساڵی هەر هەشتاکان بێ ئەگەر هەڵە نەبم ئەوە کاک مستەفا چاوڕەشە ئەوە مستەفا چاوڕەشەوە بەهادینی شەش ساڵحا ئەوە خۆم ئەوەش دیارە وێنەکە تەمەنی هەیە نایناسیتەوە دەستەکانە خۆش بێ کاک شێخ پێشی بچمە سەر قۆناغی دواتر و دوای ڕاپەڕین و گرتنت و ئەوانە پێم خۆشە باسی ئەو بکەم تۆ کەی ژیانی هاوسەریت پێکەنە من ناڵم 16 باست کرد بڵێ لە گڵ چیە ژیانی هاوسەریت پێ زێنەب کشی مامە بوو هەرامەزای خۆت بوو بەڵێ چەند مناڵتان هەیە لەگە زەینەب خان حەوت مناڵمان حەوت
چەند کچ و چەند کوڕن؟ 4 کوڕم هەیە لەگەڵ 3 کچە. بەڵێ دیارە بەداخەوە زەینەب خان کۆچی دوای کردو و لە ژیانە نەماوە. ئەمە وێنەیەکی زەینەب خانە ڕۆحی شاد بێ کە دایکی مناڵەکانە. بەڵێ ئەم وێنەیە شەر وێنەیە کە زەینەب خانی تایە لەگەڵ. ئەمە زێنە بە مەریحی خۆشکمە و لەگەڵ حەفسەی خۆشی. ماشەڵڵا وێنە خێزانەکانتان زۆرن. ئەم وێنەیە تۆ زەینەب خانی تایە لەگەڵ هەندێک لە مناڵەکان. بەڵێ ئەمە ئەو بەخشیە ئەوە ئازادە. ئەمە کاتی ژنهێنانی ئازادە. ژنهێنانی کاگازاد زۆر باش. ئەم وێنەیە شەر وێنەیەکی خێزانی ئێوە مناڵەکانە. ئەمە لە کاتی هاتنەوەی ئینایە هەر هەمەی خۆوانە گرتومانە بە جەماعی خێزانیە. ئەوە بەهاری کشمەوە ئەوە زاوەمە عەزیزەکە ئەو دو کچەکانی تریشەوە شوێن دەکردێ. باشە چەند نەوەت هەیە کاشێخ؟ کوڕەزا و کچەزا؟ کچەزا زۆر مێوەخوا دینە دوان لێ و سیان و تقریبەن وازام هەشت شتێکی تەمەەن درێژ من ئینشەڵڵا ئەو ژوێنێکی خێزانیە تقریبەن زۆربەی مناڵەکانی تایە. پێ وامە دوان لە مناڵەکان لە دەرەوەژی. بەڵێ یەکیان لە سویسرایشیان لە ئەمریکایە. بەڵێ وێنەکان زۆرن بەداخەوە فرای هەموو ئەم وێنانە ناکەین. ئەمە ژوێنێکی کۆنی مناڵەکانە. بەڵێەوە شوێنەیە و شەنگەیە و ئەوەش ژیرێ. باش ئەمە ژوێنێکی تۆ زەینەب خانە کە خێزانی یەکەمتە بێکەوە گرتوتانە. ئەم وێنەیە دەرەوەی وڵاتە؟ ئەمە لە سویسرایە. ئەو بەخشی و کوڕەکەیەتی و لەگەڵ ژنەکەی. بەڵێ دیارە بەداخەوە وێنەکان زۆرن و تۆ لەم ساڵانەی دوای یا زەینەب خان بەداخەوە کۆچی دوای کردووە و جارێکی تر ژانی هاوسەریت پێک هێناوە. ئەم جاریان لەگەڵ چێ؟ سەبریە فەقێرەشی قەشان. تەمەەن درێژ من خی گەورە بۆ یەکتان بێڵێ ئەمە وێنێکی تۆ سەبریە خانە کە بەیەکەوە ئەمە شەر من و ئەوین بەیەکەوە هەر نەسمە گرین و هیچ تۆ شوێنەیەکی چێت ئەوانە ئەوە بڵین ئەم قەشانینەوانە ئەو دوانەی ئەملایەن برایەتی ئەوە سەبریە ئەوە منم ئەمەش کوڕی فەقێرەشی قەشانە خزمانی تازن. بەڵێ بەڵێ تەمەەن درێژ من ئینشەڵڵا خی گەورە مناڵەکان بۆ تۆ بێڵێتەوە بۆ مناڵەکان بێڵێ ئینشەڵڵا تەندروست بی. مانومان کردی وچانێکی کورد وەرەگرین دواتر بێکەوە بەردەوامە بین. خۆشەویستان لە دوای وچانێکی کورد لەگەڵتان بەردەوامە بین. خۆشەویستان دوو بەڕستاوتان لێبێ و لە بەرنامەی وێنەگرافیەوە لەگەڵ کاک شێخ محەممەد سۆڵی لەگەڵتان بەردەوامی کاشێخ ئێستا هاتوین بۆ بینای ئەم نەسوورەکەی سلێمانی. دیارە جنابەت لە 1990 چەند مانگێک نزیکەی 9 مانگ لێرە زیندانی بووی. بەزم پێم خۆشە پێشەوە بینە سەر ئەزمموی کە جنابەت لێرە زیندانی بووی لەوە دەست پێ بکەم کە زانکۆ تەواوەکەیەوە دوای زانکۆ لە 1970 تۆ لەگەڵ گروپی لەیلا قاسم حکومت بۆ دەرەچێ بەڵام مەچیتە دەرەوە بۆ شۆڕش. ئەو چیرۆکە چۆن بوو؟ ئەو چیرۆکە و مەژوعی کە جیران هەموو زوربیان پەیوەندیان بەمنەوە بوو. زوربیان لە ڕێخستنی وەختە لە قوتابیان و لە پارتیا من مەسوولیان بوو. لەگەڵ مابوون جەواد هەمەوەندی و ئازاد و نەریمانی فواد مەستی و ئەمانە هەمووی بەیەکەوە بووین کە ئەوان بە کوردەکەی کە نادیانەوە بەغا کە ئێمە هاتینە دەرەوە نێرانەوە بە بەغا بۆ ئیشی وایە ئەوە ئیشکەن لە بەغا. ئێتر لە ئەنجامی یەکێک کە بڵین هیچ بوو بەسەریانەوە بەگرتیدان بەداخەوە کە جیران هەمیان حکم دران کە حکم تۆ بە غیابی حکم درای؟ من بە غیابی چکە من چوومە دەرەوە چوم لە حەفتا وەختێکیش زانیم کە لە منطقەی حاجەمەران و گەڵارەوە کە نەقڵی بڵێن نردمیان بۆ قەرەداخ و شارە زۆر کە نردمیان لەوێ چوومە سۆڵە لای خۆمان خاڵم پێوێتی ڕۆڵە
لە شوێوتمەوە هات لێرە خاوە وتی نەسی بۆشاتە بۆ تو ناو خوێنراوەتەوە حکم ئەو لە ڕادیۆ ژێرێەوە کات لەو ساڵانە دیسان شۆڕشی نوێ دەست پێکاتەوە لە 75 و لە 76 جەنابەت هەر لەو سەرەتایەوە پەیوەندیەکەی بە هەر لە 75ەوە کاتوانێ لێرە بەهۆی مامۆستا جەمال تاهیر و مامۆستا عەزیز مەحموود و فامی خەرەداخی تێکڵاوی شۆڕشی نوێ بوومەوە یان تێکڵاوی کۆمەڵە بوومەوە کۆمەڵی مارکسیلینی و کات دواتریش کە چوومە حەیش ئیتر مامۆستا عەزیز مەحموود هات بۆ لام بۆیە نامەیەکی مامۆستا جەمال هێنابوو کە ئیتر لێو کاتەوە دەستم بە لە ینی دای نوێی ساڵی 76 بوونم کە نامەکەی ئەمە وا نووسرابوو کە ئیتر من ئیش ئەەکەی لێرە بە کوردەکەی تر لە مۆنتیقی ئیشکەم لە هەشتاکان سەرەتای هەشتاکان ئەگەڕێتەوە بۆ سلێمانی بەڵام دیسان لێرەش وەکو کاری ڕێکخراوەی هەر لەگەڵیان بەردەوام وەکو ڕێکخستنی ناوشار هاتمەوە لە هەشتا هاتم لە هەشتاویەکە و دەستم بە ئیشی هەم ڕێکخراوەی کرد لە یەکێتی مامۆستانی کوردستانە هەم لە کۆمەڵە ئیشی دنیای نابەسەرما و تاوەکو ئەو بەردەوام بووین ئەم وێنەیەکی جەنابتە پێما ئێمە کاتی پێشمەرگایەتیە بەڵێ ئێمە ساڵی 74 لە سەرنەوان لە پشتی پێکجێنەوە گرتومان لە لای سەدبەیە ئەوان کە لێ بوونەوە کات ئەوانە چێن نەگەڵتا ئەمانە ئەوە کچانی کاشم حەیدینی شەمسەفان ئەوە هەر سێکچەکەیەتی لەگەڵ خۆمە و ئەو وازان پەروینە دەمپیە ئەمە ژوێنێکی هەر ئەو ساڵانەیە هەر لێ گیراوەی شەر لە سەرنەوانە ئەم وێنەیە ژوێنێکی پێشمەرگایەتیە بەڵێ هەر پێنەوە پەروینە و لەگەڵ مەهابادی کچە یادەوەریکی جوانی ئەو ساڵانەیە ئەو دوێنێ تریشە و دوێنەکەی تر کاک شێخ لە دوای گەڕانەوە تو لە هەشتاکان کە وەکو تەنزیم کارت کردووە لە 1990 تۆ دەستگیر ئەکرێی و ئەهێنری بۆ ئەمنە سوورەکەی سلێمانی نۆمان لێرە ئەبی چۆن گیرای و ئەزمموی خۆت لێرە لەم بینایە ئێستا گەڕینەوە بۆ ئێرە جارە چینە ژووری ژمارە 2 کە تۆ لێوێ گیرا بووی و ژوورە تاکە کەسیانە و ئینفرادیانەی کە تۆ تایە بوویت من لە 24 یەکی 1990 گیرام لەگەڵ کە من گیرام کۆمەڵی برادری ترمان گیرا بوو شەید جەمال گیرا بوو عەبدولعەزیز گیرا بوو پێشتر ئەحمەدی سەناع ئەوانە گیرا بوون بەکری داکتەر گیرا بوو وەڵام بە دوای ئەوان گیراین کە گیرانی تر ئەوە بڵێن ئەنفالی ڕێخستنی کۆمەڵە بوو لە ناو شاری سلێمانیە بە حسابی خوارد ئیتر ئێمە بە دوای یەکە هەموو گیراین من گیرا مامۆستا ئەحمەد گیرا مامۆستا ئەحمەدی ساڵح مامۆستا عەزیز گیرا بوو پێش من عەلی ساڵح گیرا بوو پێش من مامۆستا ئەحمەدی ساڵح دوای ڕۆژی دوایی من گیرا ئیتر بە دوای هەمومان یەک بە دوایەکە هەموو گیراین لێرە هێنانیانە ئێرە و جەمال عەزیز گیرا و ئێمە تەقریبان گەیشتینە گیرای ئەوەی کە بڵێن گیرابووینی هەمومان دۆسیەکەمان بوو بە یەک دۆسیە دەوری 30 کەسێکە بووین 30 کەسە بووین مامەڵەیان چۆن بوو لێرە لەگەڵ مامەڵی ئەبێ ئەمن چی بێ ئەمر بوویتر ئەمنە و بە ئارەزوی خۆیان تەعزیبیانەیان هەموو شتێکیان لێ کردین بێ خواردن بێ یعنی ئەو شتێک کە ئەیان نابێ ئێمە یا خواردنی کێمانە بە ئیکتیفای ئەوەی نەکرد وایە ئەو وەختە تەوانێمە لەو ژووری دووە کە چوومە ژووری دووە ئەوەی کە لە ژووری یەک ئینفرادەکە بوون لە ژووری ئینفرادەکە ئەوە شتێکیان بۆ فرێدایتە ژوورەوە خوارد و ئەوەنەی کە بۆ بخورایە ینی کە دین بچایە بەڵام کە چوونە ژووری ئیتر لەوێ سەفەرداشمانە بوو لەو ژووری ئینفرادیە تەنیشی تۆ مامۆستا ئەحمەدی سەناع بۆ بەڕەوانی شەید جەبار بوو خوار ئەو عەبدولعەزیز بوو ئێستا لە سویدا ئەمانە هەمووی ئێمە لێرە تەقریبەن 9 مانگ ئەوەی بە ئێمە کراوە بە برادەرانی ئێمە کراوە و ئیتر لە شەید جەبارەوە هەتا هەر هەمومان باوەڕ ناکەم هەروە بە ئاسانی باس کرێت من لە کتێبی پوازە هەمووی باس کردووەوە کە چۆن بووە چۆن نەبووە ئەوە مێژوو بەسەربەرزیەوە ئەوە بۆ ئێوە ئەنووسێتەوە ئەو خەباتی کردوتانەوە قوربانی دانەی کە لەو ساڵانە ئێوە کردوتانە خۆشبەختانە لە دوای
9 مانگ زیندانیکردن لێرە پێما بێ ئەتامەن بۆ بەغا و بۆ دادگا و 3 جار نێڕین بۆ بەدادگا هەر 3 جارە کە جاری یەکەم تقریبا 17 کەسمان ئیعدام بووین جاری دووەم بردیانەوە هەر بۆیان بردینەوە شایدەکان بێن نامبین سەریان نەخستن ئێمە بۆ محکەمە لە جاری سێمە اینجا سەریان خستن لە جاری سێمە حکومە من حکمی ئیعدام بووم بە حکم بەڵامیتر بەهۆی واستەیەکەوە توانرا حکمی ئیعدامەکەم لە ئیعدامەوە بکرێ بە موعەبەت بە هەتایی چۆن ئازادکران دواتر دوای ئەوە کە بەهۆی ئەو وەختە مفاوەزا دەست پێ کرد لە ساڵی نەوەیەکە کە مفاوەزا دەست پێ کرد ئیتر ئەوایەکە لە عینەکان مفاوەزادەوە بوو کە زیندانەکان بەڵام ئێمە ماینەوە لە ئەبوو غرێب هەتا تقریبا مانگی 12 هەر یان هێنا و هینیانەکە تا لە 12 تر بڕیارەکان جێبەجێ کرد و زیندانە سیاسەکانن بەردا ئەمە وێنەیەکی ئەو ڕۆژەیە کە تۆ لە زیندان بەربوو دیارە خزمان و دۆستان هاتوون بە پیریتانەوە پێم هەموو خزمان وترەوە کاکەم دیارە بێ خۆشیێکی زۆر تۆ لە سێدارەوە بۆ هەتا دواتریش بەربووی بڵێ ئەوە برادرانی خەڵکی تری دۆست و ناسیاوە هاتوون و وێنەیەکی زۆر جوانە ئەم وێنێش پێمە بێر هەمان ڕۆژە بەڵێ ئەوە کا حەمەنووری و ئەوە خۆم و ئەوە ڕۆکانە و هینی کوڕی کا حەمەنووریە خۆشبەختێکی زۆر ینی خۆشحاڵێکی زۆر بە هەمویانەوە دیارە کە جەنابتان ئەوە هەردوو برادری ئەوە عەزیز ئەوە هەردوو یەکیان مامۆستا یەکیان عەبدولعەزیزەوە خەڵقی مغاغا ئەم وێنێش جارێکتی لەگە مناڵەکان ئەمە لە ماڵەوە لە ماڵی خۆمان گیراوە کە دوای بەربوونەکە لەگە مناڵەکانە کە ماوەیەکی ئەو زۆر نەتبینی ئەو وێنێ لە سجن ویان کردن هێناوم لێ هەڵماسی ئەوەی شێخ مەحموود پێم خۆش ئەم وێنێش پیشان بەم ئەمەش دایکەوە خۆشحاڵی دایکرد لە دوای بەربوونی بەڕاستی وێنێکی زۆر جان جار ئێوە لێرە ئەو هاوڕانێک کە لێرە زیندان بوون یا و کەسانی کە لە منە سوورەکە زیندان بوون مۆزەخانەیەکی بۆ کراوە لێرە مۆزەخانەی خۆڕاگری وێنەی هەمووتان لێرە هەڵواستراوە بەڕاستی بۆ دەستیان خۆش بۆ مێژوو ئەوانە ئەمێنێت بەڕاستی ئیشیان کردویان ئیشان خزمەتێکی باشی بەڕاستی ئەمە هەموو ئەو زیندانانی کە لێرە سوزمون خزمەتێکی باشیوانیان کردووە ئەمە ژوێنێکی هاوڕیانی زیندان ئەمە هاوڕانی زیندانەوە دیارە ئێتەوە هەموو هاوڕیانە زۆربەی زۆری تێدایە و سامانە و بەختیارە و شێخ عەبدوولە و کاکە زیادە و شێخ عەزیزە و ئەوەی لە هینە عوزێرە و هەمووی دیارە وێنەکان زۆرن دەستەکانە خۆش بێ پێم خۆشە لە دوای ئەو مێژووە و لە دوای ڕاپەڕین و دەستکردنەوە بەکاری مامۆستایەتی و دواتی ژەبی بە بەڕێوەبەر لە بەڕێوەبەرێتی چاپ و بڵاوکردنەوە بێکەوە بچین بۆ بەڕێوەبەرێتی چاپ و بڵاوکردنەوە لەوێک هەندێک وێنە و هەندێک یادەوەری تر بێکەوە باس بکەین فەرموو باپڕی بەڵێ کاکشێخ دیار ئێستا ئێرە هاتوونێتە ئەم هۆڵی کە لە بەڕێوەبەرێتی چاپ و بڵاوکردنەوەی سەر بۆ وەزارەتی ڕۆشنبیری است جەنابەت ساڵانێک لێرە بەڕێوەبەر بوویت و لە پای ئەو خزمەتانەی کە لێرە کردوتە وەکو وەفایەک لێرە یەکێک لە هۆڵەکانیان بە ناوی جەنابتەوە ناوناوە پێما بێ خۆشت لە ئاهەنگی کردنەوەکەی ئامادە بوویت وڵا ئەم هۆڵە تەوان قیمەتی ئەم برادرانە کە وەختی خۆی محەممەد کردۆ و کۆمەڵی برادێتی لێرە بوون ئێتر بۆ ئەو کارانەی کە من کردومە لەم بەڕێوەتی گشتی چاو بڵاوکردنەوەی وەزارەتی ڕۆشنبیری باشترین خەڵاتیان بەنیشەتی منەوە پێشنیار کردبوو کە شتێ بکەن کە بمێنێتەوە لە ناو بەڕێوەتەکە ئیش ئەم هۆڵیان بە ناوی هۆڵی شێخ محەممەد سۆڕی کردووانی وتر هاتم لێرە ئیفتیتاحیان هێنامیان بوو هەچەندی ساعتم تەواو نەبوو بەڵام هێنامیان و
افتتاحمان دەستیان خۆش بێ کارێکی باشیان کردووە و ئەمە ئەمێنێت ئەبێ من هەتا سواسیان بکەم بەڕاستی. ئەمە وێنەیەکی ئەو ڕۆژەیەکە ئەم هۆڵە کراوەتەوە کاک خەلیل عەبدوڵڵا و بەڵێ خەلیل عەبدوڵڵا و برادران لێرە لە کاتی کردنەوەی هۆڵەکەدایە و ڕێز و خۆشویستیمان بۆیان هەیە. ئەمەش کۆمەڵێکی تر هەر لە هاوڕێیانی ئەو ڕۆژەیە. بەڵێ هەرەوە فەرامبەرەکانی ئێرەن حەزیان کردەوە بە جەماعی ڕەسمی و گرینەوان و منش خۆش زۆر ڕاستە. دیارە کاک شێخ ئەگەر باسی مێژووی ژیانی تۆ بکەین لە دوای ڕاپەڕین، تۆ جەنابەت بەردەوامەبی لە کاری مامۆستایەتی و لە پەروەردە و فێرکردن و هاوکات لە کاری حیزبی و لە ڕێخستنەکانە بەشدار بیت. لە 1999 ئەبی بە بەڕێوەبەری ئێرە. ینی ڕاژەکەی خۆت گواستەوە لە پەروەردەوە بۆ سەر وەزارەتی ڕۆشنبیری. بەڵێەوە من لەوە وەختی خۆی لە پەروەردە بووم، بەڕێوەبەری چەندین مەکتەب بووم. لە دوای ڕاپەڕین ئەخیر مەکتەبم مەکتەبی ئامادەی هەرێمووی زاهینی ئێواران، هەرێمی ئێواران. بە دوایەوە چوومە مەکتەبی خەبات و زانستی و بارحاڵ بە هینی مەکتەبی سیاسی ئەو کاتە کامەر فەتاح کە کارژێری مەکتەبی سیاسی بوو، کاک ملازم عومەریش ئەو کاتە جێگیری کاک کۆسەد بوو لە ئەنجومەنی وەزیران. تونیان بۆ کردم کە من بچمە حکومەتەوە. ئیتر دوای کۆمەڵێ بڕین ئەملا ئەولا ئەخیر شت بڕیاریەوە درا کە من بێمە وەزارەتی ڕۆشنبیری بە بەڕێوەری گشتی هەوڵدار بڕێت گشتی دیوان لە ئەساس بێماوێ. ئیتر دوای لەبەر هۆکارێک من قوبوڵم نەکرد، ئەوش لەبەرەوەی هاوڕێیەکی خۆشەویستم بوو بۆ بەڕێوەبەری ینی دیوان. من لەبەر ئەوە ناتوانەوە ئێرە هاتمە چاپ و بڵاوکردن خۆم دام مەزرانەوە دایرە، یعنی هەم دایرێ ئەم بەڕێوەتی گشتی چاو بڵاوکردنێ نەبوو لە وەزارەتی ڕۆشنبیری، بەس لە بەرنامەکەی هەبوو، یعنی لە سیستەمی وەزارەتەکە هەبوو. ئیتر من دروستم کرد تقریباً 3 مانگ هەر بەڕێوەری گشتی دەستگێڕ بووم هەتا شوێنێک تەرتیب کردوانە و دەستەکان خۆش بێجێ دەست دیارە ئەم فەرمانگەی خزمەتی گەورە کاتۆ هەتا 2006 لێرە بوویت تا و کاتی خانەنشین وەکو وەزیفە هەر لێرە بوویت. دیارە جەنابەت ساڵانێکی زۆرە سەرقاڵی نووسین و ئەوانی باسمان کرد نووسینەکان و کتێبەکانم پێم خۆشە هەندێک وێنە پیشان بین هی ئەو ساڵانێکە لێرە بوویت و هەندێک وێنەی ترهی قۆناغی جیاواز و کاتی جیاوازن لە ژیانی تۆیە و کۆمەڵێک هاوڕێ عازیز و نووسەر و لە ئەدیبانی تایە. ئەم وێنەیە وێنەیەکی تۆیە لەگەڵ کاک محمەد فەتاح و کۆمەڵێک هونەرمەندی خۆشەویستن. ئەوە کوێیە؟ وەڵا ئەمە ئێرانە، لە ئێران گیراوە. یارتۆ ساڵانە لە وەزارەتی ڕۆشنبیری بی بڵێ. بەڵێ ئەمە بەهینێک چوین بۆ ئەوە خالی سەرکارەوە یاسین بەزنجیە، ئەوە هادیە هادی بەڕەحمەت بێ کاک هونەرمەند کاک هادی دیارە تۆ ساڵانە لێرە بووی بۆ بەشداری زۆر لە فستیڤاڵ و لە بۆنەکان چوونەتە دەرەوە بۆ وڵاتانی تر هەندێک وێنە لەوانش پیشانی. ئەمە وێنەیەشم پێ خۆشە پیشانی بەم لەسەر وێنەکە نووسراوە 15/4 2004 کاک فەتاح زاخۆی پێما بێ و کاتە وەزیر بوو کاک ئازاد جەلالە و ئازاد جەلالە ئەو لای مامۆستا عەبدوڵڵایە و ئەو خۆم و ئەوش محەممەد دزەیە و ئەوە ئازاد جەلالە و ئەوە ئەمیتریان نازانم چیە. بەڵێ وێنەیەکی جوان. ئەم وێنەیەشم پێخۆشە پیشانی بەم لەگەڵ کۆمەڵێک لە فەرمانبەرەکانی ئێرە دیارە و کاتە جەنابەت لێرە بەڕێوەبەر بوویت پێشانگایکی کتێبە لە کەرکووک. ئەمە لە بەردەم کتێبخانەی گشتی کەرکووکایە. تۆ فەرمانبەرەکان بێکەوە عەرزی کتێمێن پێشنگای کتێبمان بۆ یەکەم جار لە کەرکووک کردەوە بۆ هەر بۆ ڕزگارکردنی کەرکووک ئەومان کردەوە. یادگارێکی جوان و کارێکی گەورەیە. ئەم وێنەیەم پێخۆشە پیشانی بین وێنەیەکە دیارە کۆمەڵێک کەسایەتی خۆشەویستی تایە لە ناوێنە هونەرمەندی گەورە و کۆچکردو کاکە عەباسی کەمەندی و جەنابەت. بەڵێ ئەمە لە سلەیمانیە هەفتەی ڕووناکبیری سنەیە لە سلەیمانی. لەو دانیشتە باسی چیتان لەگەڵ کاک عەباس ئەوەی کە لە بیرەوەری تۆ؟ وەڵاهی ئەمە دانیشتین لەگەڵ یایتر ئەو تەوان عەباسی کەمەندیە حەزێکە قسەم بۆ بکەم منیش قسەم بۆ کردو ئەوەی ئەم تاڵی موانەی سرم هەر خەڵقیەی بات حەزەکە لای بمێنێتەوە هەڵیگرێت
ولا ناو اوتيلي هنا ابو سناعي لا ابو سناعي قلت ما روح شاد به هنرمنش يا عزيز ودوربو عظيم امينه شوينيكي جنابته وشاعري قورا كاك شركو بكسيش لقلا بيتان شوم ولا كاك شركو والله كاك شركو ناتوانا بلي من رفيقهم بلام لبغاء يصير من لقال كاك شركو تيكلاو يعني هم كاتيكر وهم مشتيك اما بيكوين طبعا اما هين لبونيك اما بوم هاتوا اما تنكسيك مثلا الشيخ محمد خوم لقال شعري خارزي ما سمى لا عزت كاك شركو بكسا كاك احمد ملا عزته كارو في ملا عزته اما لصالي 2006 قلت ما بهين بوم هاتوا بويان ناردو یادگارێکی جوانە یادگارێکی جوانە ڕاستی خۆم نەمبوومە وەختی خۆی بەیان ئەم وێنەیەش جەنابچی لەگەڵ دوو کەسایەتی خۆشەویست کاک عەبدوڵڵا و کاک مستەفا ساڵح کەریم ڕۆحی شاد طبعا هەرسێکیان هەردووکیان ڕەفیقی عومرم بوون هەردووکیان یعنی مەستەفاوە هەریجەوەتی هەر لە کۆنەوە لە مامۆستایەتیەوە ئێمە ڕەفیقیەک بووین و لە کۆنتریشێت دوایش کە ئیعلامی بوو هەر ئیعلام بوو هەتا بڕێی هینی ئەم شارە بوو زاکری ئەم شارە بوو بەڕاستی ئەوش دکتۆر عەبدوڵڵا گرینە ڕێز و خۆشەویستیمان مەحویە کوڕی پیاوێکە باوکی من دیوە و دوکاندار بوو لە بازاڕ بەیوای تەندروستی باش بۆ کاک عەبدوڵڵا ئەم وێنەیە وێنەیەکی جەنابتە دیارەمە کۆمەڵێک وێنن ئەم وێنەیە پێم خۆشە خۆت باسم بۆ بکەی وەرەقە و قەڵەمت بەدەستێوە چیتە ناو گوندەکانی کوردستان وە کۆمەڵێک با بڵێن ژن و پیاوی بەتەمەنت کۆ کردت و پرسیاریان لێکی ئەمە مۆزوعەکە چییە؟ ئەمە دەیتەنگی سەرە بۆ نووسینەوەی کتێبی ئارام چوو بۆ نووسینەوەی کتێبی ئارام چوومەتە تەنگی سەر بۆی کە کتێبی ئارام بزوتنەوەی شۆڕەژێری کوردم نووسی پێشەوەی کەن تەمەەن دێ بە دێ لە قەرەداخە گەڕام بۆی توانم هەرچی لەسەر ئارام هەیە بینوسمانی تقریبا هەچی دێ قەراخەیە گەڕام منتیقەی شارباژێر منتیقەی دۆڵی جافایەتی تەنانەت منتیقەی پیرەمەگرون چووم هەر لەبەر مینی ئارام کارێکی گەورە و جوانتان کردووە دوو بەرگی شاد بێ بەڵێ ئەمە تەوان کتێبەکەش کە چابووە ئێستا دوو بەرگە بە هیمەتی کامەر فەتاح و لەگەڵ کاگلێری سەمەرجیا کتێبەکەم چاپ کراوە ئەم وێنەیە جەنابچی لەگەڵ مامۆستای خوا لێ خۆش بوو کاک کەریم زەند مامۆستا کەریم زەندە تەمان پیاوێکی پەروەردەی گەورە و عەزیم بوو بەڵێ پیاوێکی تا بڵێ دەردی خۆیی و ئەم کلێتە هینی گۆماری وهابادە ڕاست ڕۆحی شاد بێ ئەم وێنەیە جەنابچی لەگەڵ کاک فرێد فازڵ کاک مستەفا پێما بێ ئەمە ئێرە یان ئەڵمانیایە ئەمە ئەڵمانیای خۆرانج بۆچی چوون ئەمە چوین بۆ پێشەنگای کتێبی نێودەوڵەتی لە فڕانکفۆرت ئەمەی ئەم لایەن نزار خێلانیە ئەوە منم ئەوەش کاک فریادە ئەوەش مامۆستا مەسعود کەریم بە وەفدات وەفتی لەگەڵ من نەبوون بەس بەڕێکەوت لێ یەکمان بینی و هاتن بۆ ماڕزی کتێبەکە ئەم وێنەیە وێنەی مۆزەخانەی نیشتیمانیە لە 2005 بڵێ ئەو کێ لەگەڵت ئەمەم بەڕێوەبەری مۆزەخانەکە مۆزەخانە ئەو مقابلەیەکم لەگەڵا کردووە لەسەر لیشتنشتاین کە چەند دەوڵەتێکە نووسی شمەتەوانی وەختەوەی لە کتێبێکیشما هەیە و لە گۆڤاری خاکی شەڕام کردەوە لیشتنشتاین جامە تەوان ئەو بەڕێوەریە ئەو کتێبخانەیەکی 4-5 قات و تەنیا 6 مۆزەفی تێدا بوو کەس نە و جوابداتەوە تیان تەنیا ئەمە توانێت بەڵێ مقابلەیەکم لەگەڵ دیارە چالاکیتان زۆر بۆ ساڵانێکە لێرە بەهۆی کەمی کاتەکەەوە ناتوانین ئەم وێنەیەشم پێ خۆشە پیشانی بین لە وڵاتی میسر گیراوە و خوا لە خۆش مامۆستا عومەر شیرم ڕیشتان لەگەڵا ئەمە ئازاد هەمە ئازادە ئەوە شێخ جەباری باخە ئەوەش کا عومەرە بەڕەحمە بێت بەڵام کاک جەبار ماوە شێخ جەبار ماوە بەرای خزمی شەیش تەواو ئەمە لە ئێرامەکانی گرتومانە لەو ساڵە کە بۆ هین چوین بۆ وەفدێ بووین وەزارەتی هەموو حکوومەت لە هەر لە وەزارەتی ڕۆشنبیری من اختیار کرابوو کە چوینە ئەوێ بۆ کۆنگرەیەکی بازرگانی بۆ بژانەوەی عێراق لەوێ کرا ئێتە شێخ باعیس سەرۆکی لینەکە بوو سەرۆکی
وەفدەکە بوو. یادگارێکی جوانە. ئەم وێنێشم پێخۆشە، وێنەیەکی جەنابتە و مامۆستا شێخ خایرە و کاک عومەر دەمرکانی ئەو چی ئاوەکۆی کردو. وەڵڵاهی ئەمە نازانم بالضبط مناسبەکە نازانم، بەڵام ئەمە دیارە لە مناسبەیەکی کۆمەڵایەتی ئازادی کوڕمایم لای مامۆستا خایرەوە. بەڵێ ئەوەش خۆم ئەوەش عومەر دەمرکانیە لە مناسبەیەکە بالضبط نازانم. خۆشویستیمان بۆ هەمویان هەیە. دیارە مامۆستا جەناب جگە لە کاری نووسین و چالاکی ئەدەبی و هزریەکان هاوکات بەردەوام لە کاری حیزبیشە بەشدار بووی، لە هەموو کۆنگرەکانی کێتی لە ڕێخستنەکانە کاری زۆرت کردووە و وەکو خۆت باست کرد زۆر هاوڕێی شەید ئارام بوویت و لە نزیکەوە ناوسیت و دواتیش کار لەسەر کردەوە. وێنەیەکی جەنابت و کۆمەڵی کەسایەتیەوە لیدیاخانی هاوسەری کاک ئارامیشتان لەگەڵا. ئەمە لە تەنگی سەرین لە ساڵیادێکی کاک ئاراما چوین، ئەوە لیدیاخانەوە کاک شۆڕشە دوان ئەو داناکتر ناناسمەوە چی سەش بزڵمت چیە. ئەم وێنەیەم پێ خۆشە پیشانی بەم لەبەرەوەی مامۆستای خوا لێ خۆش بوو کاک عەبدولکەریم شێخانی تایە. دیارە جگە لە مامۆستا کەریم زەندە، ئەوە کەریم زەندە مامۆستا کەریم شێخانی لە دواوە دانیشتووە. ئەوەی پێشەوە واتە سەورەکەمە لە کۆڕێکە بالضبط نازانم مێستا کۆڕەکە لە دیارە کۆڕەکی پێش مامۆستا کەریم شێخانی و ئەزانم ئەوە کاک سەلاح شێخ سەلاحی شەڕەشەفی تاڵەبانی. بەڵێ دوای نوێنەنەم بەرنامەیەکە ئەمێ پیشاند بەم ئەمێنەی تۆ و جەنابی مام جەلال لە پێم خۆشە خۆت باسێکی جەنابی مام جەلال و یەکتر ناسینی ئێوە و ساڵانی کە لە ڕێخستن بووی لە دەرەوە و دواتریش لە دوای ڕاپەڕین. مام جەلال باسی مام جەلال من چی باسی مام جەلالکەم؟ مام جەلال مام جەلال و مام جەلالە ئێتر مێژووی کورد وازانم کەس ناتوانێت بڵێ وەڵام مام جەلال قایدێ بۆ کە لە ڕۆژانی ژیانە لە هیچ وارێکە کەم و تەرخەیمێ بووە. ئەگەر ئەو بمایە ئێستا وەزێک ئەم میلەتە ئێمە نەوەشتر بەداخەوە ڕۆح شاد بێ بەداخەوە. دەستەکانی خۆش بێ کاک شێخی ئەمڕۆ زۆر وانومان کردی. دیارە وێنە و ئەرشیف و زانیاریەکانی جەنابەت زۆر زیاترە بە بەرنامەیەک تەواو نابێ. زۆر مانومان کردی، چاومان ڕوون بوو. دەستەکانە خۆش بێ. سوپاسدانەکەم. زۆر سوپاس بۆ جەنابیشت. خۆشەویستان، بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی. تا بەرنامی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان.